چاو ڕووناکە کاتەوە بەڵام بڵێ چاو بەقوت ئەکا من نازانم نەمدیوە. ساڵتان لێبم ماوەیەکە ئەم ئاوی دوومەڵانە کە لەم بتڵە بچووکایە هەرایەکی دروست کردووە دەوترێت بۆ چاوکزی باشە و چارەسەری هەنێرە نەخۆشەکانی چاوی پێگرێ. بۆ ئەوەی ئەمە پشتڕاست بکەینەوە ئێمە هاتوین بۆ لای یەکێک لە ڕۆگناسەکانی شاری سلێمانی کە مامۆستا قەیومە کە ئەو ساڵانێکە لە بۆری ڕۆگناسیدا شارەزایە بزانین ئەو لەبارەی ئەم ئاوی دوومەڵانەوە چی دەڵێت. مامۆستا سڵاو لێبێ. سڵاو لە جەنابش لە بینارانش. سەلامەت بێ. مامۆستا ئەم ئاوی دوومەڵانە چییە؟ تۆزێ باسمان بۆ بکە. دوومەڵان هەموو کەسەی ناسێ تەنها حەدیسی پێغەمبەریشی لەسەر سەڵاو سەلام کە بۆ چاو باشە بەڵام بۆ چ شتێکی چاو باشە بۆ وشی چاو بۆ سووربوونی چاو بۆ چاوێ بە گەرما و خۆر تێک بچێ بۆ چاوێ ئەها ئەڵێ تەمی لەسەرە چاو ڕووناکە کاتەوە بەڵام بڵێ چاو بەقوت ئەکا من نازانم نەمدیوە بڵێ ئاوی سپی و ئاوی ڕەش چارەسەرەکە من نازانم ناتوانم وا بڵێ. مامۆستا ئەمە چارەسەری چاوکزی ناکە؟ من ناتوان بڵێم بڵێ نەخێر. ئەم ئاوی دوومەڵانە چۆن دروست دەکرێت چۆن ئەو ئاوە لە دوومەڵانە ئامێری دڵۆپاندن پتەوێ ئاوی دوومەڵان بگری ئامێری دڵۆپاندن بە تایبەتی ئامێرێک مێناوە بۆ دڵۆپاندن بۆ تەقدیر بەس لەبەر خاتری عەرەقی دوومەڵان چونکە لە هەندێک شوێن وەرم گرت بەڕاستی زۆر بێکەڵک بوو بۆیە جیاز مێناوە کە تەقدیری پێ بکەم بەهار و بەهار ئەوەندەی با بڵم کە بزانم پێویستمە دوومەڵان ئەکرم و تەقدیری یەکەم دڵۆپاندنی بۆ ئەەکەم خۆمەیکەم هەتا خۆم نەیبینم بە چاوی خۆم بەکاری نایە. مامۆستای حەساسێت و شت کە چاوی حەساسێتی هەبێت سوور بێتەوە بۆ سووربوونەوە بۆ خوران بۆ سووربوونەوە بۆ خوران بۆ وشتی وەکوتم بۆ حتا بۆ ئاوساوی چاو بۆ ئیلتیابی چاو شتێکی زۆر نایابەت زۆر باشە بۆ چاوانەی کە بە گەرما خۆر تێگەچن بەڵام بڵیت چاو بەقوتکە من نازانم ناتوانم وا بڵێم ئاوی سپی و ڕەش نازانم.